بینەرانی هێژا سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی زایاڵی زاگرۆسەوە هاتمەوە خزمەتان بەڕێزان لە بەرنمەی ئەم جارماندا باس لە قیادە موقەتە دەکەین ئاخۆ قیادە موقەتە کێ بوون چۆن دامەزرا ئامانجیان چی بوو بۆچی داگیرکەران بە هاوکاری پەدەکە هەمیشە ویستیانە ناوچەی سێسنوور داگیر بکەن بە ئێستاشەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر و لێکۆڵەر مامۆستاکان زۆر بەخێربێی زۆر سپاس بۆ تۆش و بینەرەکان سپافە جوانەکەشت زۆر سپاس مامۆستا ئەگەر پێشەوە بێنە باسی قیادە موقەتە ئێمە زانین لە دوای ئاژبەتاڵ باردۆخی کوردستان بە جۆرێک شێواوی پێوە دیار بوو و دۆخی دەرونی کۆمەڵایەتی سیاسی ئابووری کوردستان و گەلی کورد بە گشتی تێک چوو ئەگەر باسێک لەو دۆخە بکەین واتە پێش دامەزراندنی قیادە موقەتە دۆخی کوردستان چۆن بوو؟ زۆر سپاس بۆ میواندارێتان قەدەوەیە کە شۆڕشێک لە ساڵانی بیدایەتی 1962 دوای ئەوەی کە مەلا مستەفا لە سۆڤێت گەڕاوە و لەسەر دەستی کابرایەکی ئەسکەری عێراق کە ناوی عەبدولکەریم قاسم بوو کۆدەتایەک کراوە عەبدولکەریم قاسم هاتە سەرتەخت و مەلیکی لە عێراقی ڕووخا بە تەواوی ئەو کات کۆمەڵێک کادر و گەنج و خەباتجێڕی پارتی دموکراتی کوردستان کە لە ساڵی 1946ەوە لە کۆماری کوردستان لە مەهابادەوە دروست بوو ئەو پارتەش هەروەکو پارتەکەی دموکراتی بەشی ڕۆژهەڵات لێرەش عینی ئەو پارتە دروست بوو بەڵام لێرە بەداخەوە چەمکێکیان تێهاویشت کە سەرۆک مەلا مستەفا بێت کە ئەویش سەرۆک عەشیرە بوو دژ بە هەموو بیر و باوەڕەکانی کۆمەڵەی شێکاف کە دیکوت ئاغا و شێخ و مەلا نابێت لە سەرکردایەتی کۆمەڵەی دابن کە حیزبی دموکرات وەکو حیزبێکی مەدەنی لە دیوی ئێرانێک دروست بوو بەڵام لێرە ئەو کۆپیە هەل لە بیدایەتەوە کە حەمزە عەبدوڵڵایان نارد بۆ ئەوەی کە حەمزە عەبدوڵڵای بۆ خۆی ڕۆشنبیر و ڕووناکبیرێک بوو ناردیان بۆەوەی کە ئەو حیزبە دروستکات و ئەو هێز و ئەو گروپانەی کە لەولای خەریکی سیاست و کوردایەتی بوون کۆیان کاتەوە لە ژێر چەتری پارتی دموکراتی کوردستان یعنی حیزبەکە بوو بە پارت بەڵام بەداخەوە لە بیدایەتەوە لەسەر سێدانە سەرۆک هۆز و سەرۆک عەشیرە دامەزرا مەلا مستەفا بوو بە سەرۆک کاکە زیادی کۆیەکە یەکێک لە هەرە پیاوە ناودار و دەوڵەمەند و خانەکانی کۆیە بوو و شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی بوونە جێگرەکانی ئەوە هەر لە بیدایەتەوە لە ئەلفوبێیەکەیەوە ئەو چاواشەکاریە کرا و ئەوە خۆی لە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و فەقیر و هەژار و ئەوانە هەرجیا کردەوە بەهەرحەبا لەوەیدا بە تیژی تێپەڕی کاتێک کە عەبدولکەریم قاسم هاتە سەرکار لە 1958 ئەوان چوون کە مەلا مستەفا لە 46ی ئێرانی بەجێهێشت و بەرەو سۆڤێت پەڕێەوە و کە ئەوە داستانێکە زۆربەی ڕەنگە بینەران و جۆگرەکانمان ئاگایان لێبێت توای 11-12 ساڵان کە لەوێ پەنابەر بوون و کە لەوێ ئیتر ئەو وەزعیان بەسەر هات بە فشارێکە منازلەکان و ڕۆناکبیرەکانی بڵێن ئەو کاتی کوردستان کە لە عەبدولکەریم قاسمیش تا ڕادەیەکی زۆر نزیک ببوونەوە وەکو مام جەلال و برایم مامۆستا برایم ئەحمەد و عەلی عەسکەری و عومەر دەبابە و ئەو جوامێرانە فشارێکی زۆر هات بۆ عەبدولکەریم قاسمی کە ئێمە سەرۆکێکمان هەیە و سەرۆکەکەمان لە سۆڤێتە و ئەوە 13 ساڵە تەرەبە و پەنابەرە لەوێ دەبێت عەبدولکەریم قاسم لی قبولکردن و بۆ خۆی بە مخارجی خۆی و بە مەسرەفی خۆی هێنایانەوە بە باخرە هێنایانن بۆ بەسرە و لە بەسرەشەوە چوون بەرەو پیرانەوە هەڵاوگرمەیەکی یەکجار گەورەیان بۆ کردن لە شارەکان و لە خودی بەغدایە و مزاهرە و بە ئەوەوە بە پێشوازیان لێکرد مەلا مستەفا هاتەوە بۆ سنێ و ساحەی سیاسی کوردستان و لەوەدا یەک دوو دانە چالاکی و شتیوای کردوکۆی کە دەڵێن تێکشکانی ئەوە شەواف و ئەوانە بەڵام دواتر کۆمەڵێک
خەڵک عەبدولکەریم قاسم بەڕاستی بە لاساکردنەوەی وڵاتانی ئوروپی و بە لاساکردنەوەی وڵاتی وەکو ئێرانە کە کێشەی گەورەی کۆمەڵانی خەڵک کێشەی عەرز و فەلاحەت و ئەوە بوو یعنی ئیسلاحی زەراعی عەبدولکەریم قاسم دەستی بە ئیسلاحی زەراعی کرد ئەلەوەیدا کۆمەڵێک ئاغاوەت و دەرەبەجی کورد لە بازیان و لە دەربەندی خان و ئەوانە دژی ئەو بریارە بوون چونکە بە قازان زیان نەبوو یانی لە حقیقەتدا شۆڕشی ئەیلول کە چەکەرەکەی لە ساڵی 61ەوە دروست بوو لەسەر ئەوەی کە ئیسلاحی زەراعی عەبدولکەریم قاسم دژایەتی ئەویان کرد لە حقیقەتدا شۆڕشێک بوو دژی خەڵکی فەقیر و زەحمەتکێش دژی ئەوە بوون یعنی ئەوەی کە ئیسلاحی زەراعی لە هەموو وڵاتانی دنیادا لە قازانجی خەڵکی فەقیر و زەحمەتکێش زینی خوارەوەدایە ئەمە ئێمە دژەوەکو کورد دژایەتی ئەوەمان کرد و دژی عەبدولکەریم قاسم وەستاینەوە و شۆڕش شێکساز و بەنێوی شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی ئەیلولدا کە 14 ساڵی خایان ئەوە هەمووتان دەزانن و دەزانن کە پاشناوێکی شۆڕ سەرکردەی نەتەوەیی و پاشناوێکی کاریزماتیکی وەکوەوەی کە مەلا مستەفا باوکی کوردانە و چیچی لە هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی لەباری نەتەوەیەوە بۆ مەلا مستەفای دروست بوو بەڵام حقیقەتەوەیە کە هەموو خەڵک هەموو ڕەنگە غەڵەت بێ بەڵام هەبوون خەڵکانێک دەیانزانی کە ئەمە شۆڕژ نییە ئەمە چاواشەکارێکە کە دەکرێ و لە مێژوودا دەنووسرێت مەسەلەن سەی کامیلی ئیمامی کە شاعیرێکی ناوچەی موکریانە و خەڵکی بۆکانە شعرێکی مەشهوری هەیە کە محەممەدی ماملێش کردوێتی بە گۆرانی ئەو کات خەڵک لە گەنجەکان و ئەوانەی خەریکی کوردایەتی بوون لە دیوی ئێرانێ زۆر تالب و مشتاقی ئەوەی بوون کە بێن لەگەڵ ئەو شۆڕشەی تێکەڵ بن و یارمەتی ئەو شۆڕشە بکەن و ئەوانە زۆریشیان هاتن بەڵام مەسەلەن ڕۆشنبیرێکی وەکو سەی کامیلی ئیمامی دێ گفتوگۆ دەکات لەگەڵ خۆی دەڵێ عەقڵ دەڵێ مەچوە ئەوە دڵە دەڵە بچۆت دەڵێ جێگای خیانەت و ئەوانەیە یعنی شعرێکی باڵابەرزی هەیە کە لەسەر ئەوەی کە ئایا بچم یا نەچم یعنی وانە بۆ کە هەموو خەڵک بڵێ بەڵام زۆربەی خەڵک مەلا مستەفای پێسەرکردە بوو زۆربەی خەڵک چونکە ڕۆشنبیرەکانمان کە وەخت کاتێک ڕۆشنبیر لە وڵاتێکدا ئەرچی خۆی بەجێ نایەنێ ئاوات شتی چاواشە دروست دەبێت شتێک دروست دەبێت کە ڕاز نییە و حقیقەت ئەوەی بکە شۆڕشی ئەیلول ئەمە لێرە ئەوەی ڕادەگرم ئەو بەشەی دەچمەوە سەر ئەوەی کە بۆ دروست بوو و حقیقەت ئەوەیە کە لەوێدا چەکەرەی کرد بە نێوی ئیسلاحاتی زەراعی بەڵام شای ئێرانیا محەممەد ڕزا شای پەهلەوی کە عەبدولکەریم قاسم هاتە سەرکار و مەلیکی ڕووخا لەرزی وێ کەوت لەرزی وێ کە پێی وابوو تۆقیان داوە ئێرانیان تۆق داوە سۆڤێت کۆمۆنیستە لەسەرەوە و ئەفغانستان زۆر نزیکە لەوەی کە بێتە ئەوە و ئیتر تۆق دراوە بە وڵاتێکی وەکو تورکیای سکۆلاریزمە و ئەوانە زۆری پێ ناخۆش بوو کە ئەو سنوورە گەورەی کە لەگەڵ عێراقیەتی وڵاتێکی کۆمۆنیستی یا وڵاتێکی ڕادیکاڵی وەکو عەبدولکەریم قاسم مەترسیی گەورەی بە خۆی دەدیت بۆیە ئەمری کرد و هەموو هێز و توانای خۆی وە کار خستکە کاکە بڕۆن ئەو عەبدولکەریم قاسمەم بۆ بڕوخێنن عەبدولکەریم قاسم ناتوانێت جیرانی ئێرانێ بێت ئێمە قبولی ناکەین ئەو نیزامێکی ئاوا کە بەرەو چەپ بڕوا و بەرەو کۆمۆنیستی بڕوا بێتە جیرانمان ئەو هەمیشە دایم لەوەی دەترساکە لە سۆڤێتەوە لە سەری ڕا کۆمۆنیزم ئێران دابگرێت حیزبی تودەشە بوو بە قووەت بوو بۆیە هەموو هێز و توانا و ئەفسەرە لێهاتۆکانی خۆی بۆ کار خست کە بێن دەرنێو شتێک بکەن کە عەبدولکەریم قاسم بڕوخێ ئەو لە بیدایەتەوە پێی وابوو شیعەکانی جنوبی عێراقێ بەسرە و نەجەف و کەربەلا و ئەوانە دەتوانن مادەیەکی باش بن بۆی کە عەبدولکەریم قاسم لەباری دینی و مەزهەبیەوە بڕوخێنن
بەڵام پاش 5-6 مانگان دیتی هیچیان لێ هەڵناوەرێ شیعەکانی جنوب ئەوە بوو ئەفسەرێکمان هەیە بەداخەوە ئەویش کورد بوو بەنێوی ئیسای پەژمان ئیسای پەژمان کوتی جەنابی شا ئەو ئەفسەرێکی ساواک بوو ساواک ڕێکخراوەیەک بوو بە نێوی سازمانی ئەمنیەت و ئیتلاعاتی شوێر هەواڵگری شا خولاسەیان کردبووە بوو بە ساواک ئەمە ئەفسەرێکی ئەوە بوو بە فعال بوو لە ناو ساواکیدا بە شای کوت لێ ڕاستبان کە بابە ئەتۆ ئەو چێشەیە بە شیعەی جنوب حل نابێت ئەوە بە کورد حل دەبێت ئەوی شار پێی سەیر بوو بکاکە ئێمە کاتی خۆی مەلا مستەفامان هەبوو لە جمهوری کوردستان لە مەهاباد ئەوانە ئێستا ئەوە خەریکە سەرەتەقەیەک دەکەن و شتێک دەکەن و دژی عەبدولکەریم قاسم لەبەر ئیسلاحی زەراعی وەستاون شاپیان پێکەنی دیبا بەجا خۆ ئیسلاحی زەراعی باشە ئیسلاحی زەراعی لە هەموو وڵاتێگەنی پێشکەوتن ئەلا کولی ئەمە مۆزوعە ئاوای لێ هات کە کوتی باشە بڕۆ بزانە چم بۆ دەکەی کوتیم هیچم ناوێ ئەمە لە حربی عالەمی جەنگی جیهانی دووەمەوە کۆمەڵک ئەمبارەکانمان پڕە لە بڕنۆشکا و تفەنگی سێتیر و مێتیر و ئەو تفەنگانە هەمووی لە مەغزەندا ژەنگ هەڵدێنن ئەوانە بدە بە من دە تۆ کارت پێی نەبێت هەستا هات چوو دەنێو بنەماڵەکانی سەرانی پارتی خزا دەنێو وان خزا و خۆی لێنی زیکردنەوە هەر لە سەرانی پارتی هەم لە ماڵی بارزانین چوو پیاوێکی زیرەنگ بوو بەڕاستی بەداخەوە سنەیش بوو کە من چەندین نامە ئەو کاتیکە خەریکی نووسین و لێکۆڵینەوەی مێژووی زارێکی بووم کە کتێبانەی دەنووسی بە نێوی قەراردادی ئەلجەزایرۆوانە پەیوەندی نامەیم پێوە کردووە نامەی سەیر و عەجایبم لێی هەیە کە تا ئێستاش بە تەواوی بڵاوم نەکردوونەوە بەڵام ئەو هات وە تێغزا و شۆڕشی ئەیلولیان دروست کرد کە گەورە بووەوە و کۆمەڵێک چەک و بڕنۆشکا و سێتیر و مێتیر و ئەوانەشیان تۆپەچکۆلەکان وانان هێنا بۆ باشووری کوردستان و مەلا مستەفا بوو بەو دموچاوە کاریزمایی کە بەڵێ سەرکردەی نەتەوەیە بەکارهێنا بۆ ڕوخانی عەبدولکەریم قاسم کە فعلەنیش عەبدولکەریم قاسم ڕوخا و هەر دەنێو خۆشیاندا هەرچەنەوە ناچینە ناوی زۆر دوور و درێژ دەبێت دەنێو خودی خۆشیاندا عەبدولسەلام و عەبدولڕەحمان و ئەنە تجایەتیان هەبوو خولاسە هەمویان عەبدولکەریم قاسمیان ڕوخان بەڵام شۆڕشی ئەیلول بەردەوام بوو بە نێوی شۆڕشی نەتەوەیی ئەو جارەکانە شاق خۆستیەوە بە تەواوی شاق خۆستیەوە کە وەکو عنسورێکی بەدەست خۆیەوە ئەنسوورێکی گوێ لە مست بە کرێگیراوی خۆی بۆ وڵاتی عێراق ئەم شۆڕشە بەکاربێنێت مامۆستا یەک شتەیە لێرە وەکو وتێت لە دوای ڕوخانی عەبدولکەریم قاسم شای ئێران بە تەواوەتی ئەوەی کە بە هەڵە پێی دەوترێت شۆڕش حتمما شۆڕش نە بەڵام ناوەکەی واچووە شۆڕش ئەیلولی خۆستەوە و کۆنتڕۆڵیانی کرد تا گەشت بەوەی کە لە 74 بەدواوە ڕێکوتنامەی جەزایر لە 1975 ڕێکوتنامەی جەزایر کرا و مەلا مستەفا بە فیتی شای ئێران با بڵێن ئاشبەتاڵی کرد ئەو شۆڕشی کە خۆیان ناوێن لێ ناوە شۆڕش تاوێنرایەوە دۆخی گەلی کوردیش لێرە با بڵێن بە دۆخێکی زۆر خراپە وەکو باسمان کرد گەشت لە دوای شۆڕش گروپێ دروستە بێت بە ناوی قیادە موقەتەوە قیادە موقەتە چۆن دروستکرا لە چی سەروبەندێکە دروستکراوەی بەڵێ و بۆچی دروستکرا لە کاتێکە شا کە قیادە موقەتە کە شۆڕشی ئەیلول بابێژی لە ناو دەبات بۆچی ڕەزامەندی دەرەبڕێت کە گروپێکیەوە دروست بێت حقیقەت ئەوەیە کە ئەم داهاتمە سەرەوە بەشەی بە تۆزە بگەڕێمەوە دیسانەکانە سەر قسەکانی پێشوو ئەویش ئەوە بوو کە شۆڕشی ئەیلول لە ناو منازل و ڕۆشنبیری هەر چوار پارچەی کوردستان بە نیوی شۆڕشێکی نەتەوایەتی سەری هەڵدا و لە هەموو لایەکیشەوە هاتن بۆ لای و بەشداریان کرد لە شۆڕشگەرانی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان ڕۆژهەڵات بە تایبەت بەڵام لە لایەکی دیکەوە دۆستایەتی سەرکردایەتی شۆڕشی ئەیلول کە
سەرکردایەتی مەلا مستەفا و کوڕەکانی بوون بە نێوی ئیدریس و مەسعود و ئەو جەماعەتەی دیکە کە لە دەوری بوون حقیقەت ئەوەیە کە گرێدانێکی وایان کرد لەگەڵ شای ئێران لەگەڵ دەوڵەتی ئێرانێ کە گرێدانێکی یەکجار ناموبارەک بوو گرێدانێک بوو کە ئاخرەکەی بە خیانەت تەوا بوو ئەمە وای کرد کە مەلا مستەفا تەنانەت دەست بەرێ بۆ جەرگی خۆی دەست بەرێ بۆ کوڕەکانی دەست بەرێ بۆ شۆڕژگێر و قارەمان و منازلەکان و ڕۆشنبیرانی باش ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کاک سولەیمانی موعینی و شەریفزادە و مەلا ئاوارەوانە کە ئەوانیش بە تەحریکی کە لەو دیوی وڵات لە باشوور شۆڕشێکی بە نێوی شۆڕشی کوردایەتی ئێمەش با شۆڕشێک لە ڕۆژهەڵات دروستکەین و ئەو براکانمان لە باشوور یارمەتیمان دەکەن نە تەنیا یارمەتیان نەکردن گرتیانن کوشتیانن مەیتەکانیشان تەسلیم کردنەوە بە دەستوری شای ئێرانێ مەلا مستەفا ئەو کاری بۆ شای ئێرانێ کرد بەڵحاڵ مەلا مستەفا لەو خەیاڵ و شتەی خۆیدا کە ببووە شتێکی زۆر گەورەیان لێ دروست کرد بوون ئەویش هەر ڕۆشنبیر و منازل لێ دروست کرد بوو کە بەبێەوەی کە لێکدانەوە بکەن کە ئەو کابراات چۆن بۆ سەرکردەیەکی ئاوا گەورە دەبێت چۆن ئەوە دەبێتوانە یعنی داستانی سیر و عەجایبیان لێ دەژێڕنەوە هەر لە زمان دوکتور مەحموودەوە کە هەمیشە لە دەستی ڕاستی بوو هەمیشە متەرجمی بوو ئەوانەی لێ دەژێڕنەوە کە بەڕاستی بۆ تەلەڤیزۆن نابێت چونکە وشەی زۆر بێ دوور لە مەجلیسی بەکارهێناوە لەوانەدا و هەمیشە دایم سەرزار و بن زمانی هەر جنێوی سووک و شتی ئاوا بۆ جنێوی سێکسی بووە کە من ئەوانم خۆی لە خۆیان بیستۆ شا چوو لە بنەوە تەماحی شەت العەرەب و ئەوانەی کردبوو لەگەڵ عێراقی ئیمتیازێک لە عێراق بستێنێ ئەوانە دوو جیرانی دێرزەمان و مێژووی یەکتر بوون ئێران و عێراق کە هەمیشە و دایم لەسەر سنوور و لەسەر ئیمتیازات کێشەیان نەبووە جووت شەشێک بۆ شای هەڵدرا بوو ئەو جووت شەشە مەلا مستەفا و شۆڕشی ئەیلول بڵین کە ئەوە هەرکمان متتەفقین کە شۆڕش نەبوو ئەگە شۆڕش بە ئاوای لێ نەدات هاتن لەسەر خێنی کورد لەسەر ژن و منداڵی کورد لە ئەلجەزایر بە میوانداری هەواری بۆ میدین هەستان کۆبوونەوەیەکیان ساز کرد شاو سەددام ئەو دەم سەددام کە جێگیری حەسەن البەکری بوو دەستیان داستۆ یەکتر کرد و دوو دانە دوژمنی کۆن و دوو دانە دوژمنی قەستە سەری یەکتر باوەشان بە یەکتردا کرد لە ئەلجەزایر وە قەراردادێکیان نووسی کە ئەو بەشە لە خاکی عێراق و لە ئاوی عێراق بدرێ بە ئێران ئێرانیش دەست لە پشتیوانی شۆڕشی ئەیلول هەڵبگرێت لە مەلا مستەفای هەڵبگرێت نە شۆڕشی ئەیلول لە مەلا مستەفای هەڵبگرێت ئیتر ئەوە بوو شا بانگی کردن کوتی کاکە ئەمن تا ئێستا دیفاعم لێەوە کردو پشتیوانیم لێەوە کردن ئەمن لەوە بۆ لاوەم پشتیوانیتان لێ ناکەم دواتر پاش چەندی ساڵان شا لە یەکێک لە بیرەوەرەکانی خۆیدا دەڵێ من ئەوەم پێکوتن چونکە من ئیمزام کرد بوو دەبوو وا بڵێم بەڵام باوەڕم نەدەکرد کورد بە قسەم بکەن حتممە دەڵێن جا باشە زۆر باشە و ئەوان دەوڵەمەند بوون ئەو کاتی کە ئەو قسەیە دەکەم ئەو کاتی کە ئاش بەتاڵ کراو ماڵی مەلا مستەفای هاتن بۆ نەغەدەی بە قسەی زۆرێک لە مستەشارە هەرە نزیکەکانیان خودی دکتور مەحموود کە هەمیشە متەرجمی بوو هەمیشە دایم مستەشاری بوو هەمیشە دایم ڕاوێژکاری بوو دەڵێت 45 میلیۆن دلار بەس لە ماڵی مەلا مستەفایدا دیناری ئەو کار کە تەواو دەبێتە 150 میلیۆن دلاری ساڵی 74 75 کە یەکجار ڕقەمێکی خەیاڵێتار ئاش بەتاڵ کرا بەڵێ ئەوەمان هەبوو بە ئەوەن دێتەوەکەم بێزگە لەوەی کە بەدەیان مەخزن و بەدەیان فرۆژگا و بە هەزاران ئەشکەوت پڕ لە فیشەک و تفەنگ و چەک و ئەوانە کەچی ئەو کوتی شا فەرموویەتی تەواو کە شا فەرموویەتی تەواو ئاش بەتاڵە کرا و ئیتر هێرشی خەڵکی پەنابەر بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد بە هەزاران خەڵکە ئەو برایی خۆت لێرت لە بیرێتی ئاگام لێتی وەکو ئێستا هاتن لە ناو قڕ و ئاو زیلا خوانەدا بە مەریوان و بە بانە و بە مەهابادەوە وەربوون بە نەغەدە و بە خانێ و شنوێدا وەربوون و بێ کەسوکار بێ ماڵ بێ سەرپەنا بێ سەقف ئەوانە هەموو هاتن ئاوارە بوون و ئاش بەتاڵێکی زۆر سەخیفانە کرا
بەڵام هەردەست بەجێ ئەوانیان ناردا خودی ئایلەی ماڵی بارزانی و ملحقاتیان و نزیکەکانیان ناردنە دێلاکان لە کەرەجێ و لە کەرەجێ ئیسکان کران و لە کەرەجێ ئەلەو پەڕیژیانێکی های لایفدا بۆ خۆیان ژیان ئەم خەڵکە فەقیر و هەژار و بەدبەختەش لە شارەکاندا لە ژێر جەمەلۆن لە نێو کارتۆن و مەقەبادا دەژیان لەو پەریۆدە بۆیە بەشێکی زۆری تر یەکودووی لێ نەکەوتی ئاکەدامەوە کوامە بۆ شۆڕشی کوردایەتی ئاتیجاگە شۆڕژی کوردایەتی بۆ سەرکردەکان بێ سەرکردەکان بڕۆن پاڵدنەوە ئێمە دەنێو قڕوزی لاغدا و مەجبور بین ناموسمان بفرۆشین لە شارەکانی ئێرانە کە ئەو برایەتە بە چاوی خۆی دیتی ئەو مۆزوعە لە جادەیەک بە نیوی جادەی شا لە ئاخری جادەی شا لە تەورێز لە ژێر سەرمای ناقسی و چلدا ئەمن ئەوانم لە ژێر جەمەلۆن دیت ئەمانە دەستیان کرد بەوەی کە وردەوردە بگەڕێنەوە وڵاتی خۆیان بەشێکشان هەرمانەوە ئێستاژ ماونەوە ئێستاژ ئاسمی لە بوون ئەوانە بەڵام دەو دەمەیدا ڕێک دەو دەمەیدا کە ئەو وەزع دروست بوو ئەو پارەیە دزرا ئەو پارەیە بوو بنە ماڵی بارزانی ڕۆیشت دەو دەمەیدا کۆمەڵێک گەنجی جوان و شۆڕژگێر و خاوەنی بیر و باوەڕ و هزری کوردایەتی شتێکیان دروست کرد بە نێوی کۆمەڵی کە دروست ببوو زووتر کۆمەڵی مارکسی لێنینی ئەندێشەی ماوەستۆنگ کە دواتر بوو بە کۆمەڵی ڕەنجدەران و لە نیهایەتی خۆیدا لە ساڵی 1976 بوو بە یەکێتی نیشتیمانی بە سەرکردایەتی مامجەلال و هەمووی ئەو چەترێکی دروست کرد لەگەڵ هاوڕەکانی خۆی و بەڕێز کاگنۆشیرەوان و ئەوانی دیکە کە ئەو هێزە ناوخۆیە کە لە نێو شارەکاندا تەنزیمات بوون بە نێوی تەنزیماتی کۆمەڵی ئەوە بوو کە شۆڕشێک دروست بووە چەخماقی لێدا هەر لە 76 لە 76 کە تاو دەمی هیچ نەبوو مەلا مستەفا 2 ساڵ بوو ئاژبەتاڵی کردبوو لە ئەمریکای خەریکی نەخۆشی بوو کوڕەکانی ئیدریس و مەسعود بە دەوریەوە بوون کە چی خەبەر کە گەیشتێ ئەم قسەیە بڵاو بووە ئەو دەمێ کوتیان کاکە ماڵی مەلا مستەفای کوتیانە ئەگەر شۆڕشمان پێ نەکرێت تێکی دەدەین ئەلێوێدایەکە ئێمە دێنە سەر مەوزوعەکەی تۆ قیادە موقەتە دروست بوو قیادە موقەتە تۆ لەوەیە کە قیادە موقەتە بۆ دامەزراوە کە شۆڕشیان پێ نەکرا ئەیانەوەی ئەم شۆڕشەکە باسی دەکەی تێکی بدەن ئەم قیادە موقەتەیە ئەو دەمی لە ژێر سەرکردایەتێکی کاتی سەرکردایەتێکی کاتی دروست بوو کە مەسعودی تێدا بوو ئیدریسی تێدا بوو و سامی عەبدوڕەحمانی تێدا بوو ئەوانە هاتن حیزبێکی تازەیان دروست کرد بە نێوی قیادەی موقەتە یعنی هەر پارتی بەڵام سەرکردایەتێکی موقەت تام و تەمەر دەکەن ئەم قیادە موقەتە لە یەکەم چالاکیەکەیدا بوو بە دوژمنی سەرسەختی ئەوەی کە ئەم شۆڕشە نوێت تێکدا ئەو گەنجانەی کە هاتبوونە شار باژێر و چوو بوونە ئامانجەکە ئەوە بوو ئەو جوامێرانەی وەکو کاک عەلی عەسکەری و دکتور خالید و حوسێن بابە شێخ و هەمووی ئەوانەی دیکە کە هاتبوونە ناو شۆڕش هەر وەکو ئەو گەنجانەی ئەو زەمانی کە زۆر گەنج بوون وەکو کاک سالار و کاک مەلا بەختیار و کاک نازانم چێ و جەمالی عەلی باپیر و ئەوانە زۆر بوون ئەو جوامێرانە دەستیان لە ژیانی ناو شار هەڵگرت و هاتن بوون بە پێشمەرگە لە ناوچەکانی قەرەداغ و کاگ ئارام کە سەرکردەیەکی ئەوەیان بووی کۆمەڵەی شەید ئارام شاسوار و زۆری دیکە بڕاستی لە بیرم نییە ئەوانە هاتن شۆڕشیان دروست کرد بە نێوی شۆڕشی نوێ یەکەم دوژمن کە ئیعلانی کرد کە دوژمنتان و نایەڵم سەر باڵدەن و هەر لە بیدایەتەوە دەتان ڕوخێنم پاشماوەی ماڵی مەلا مستەفا و قیادەی موقەتە بوون لەگەڵ 4-5 کەسی دیکە وەکو زۆر باش مامۆستا ئێمە دۆسیەکمان ئامادە کردووە دەچین لای دۆسیەکە و دواتر دەستەکەن بۆ گفتوگۆکەمان فەرمووی پێشمەرگان برای محتەرەم بۆمان تەوزیح دەدا کە عضوی چ گروهێکن و چۆن ئێرە کە خەتی ئەوەڵی جەبهەیە ئەو دێە چۆنیان ئازاد کرد تەوزیحات ئێمە وەختی هاتنەهارە لەگەل ئارتەشی و لەگەل پازدارانی دلێ هاتنارە بە تەمامی ئەو منتەقە هەم ئێمە ڕەکسازی کرد لەگەل پازداران و گەل ئارتشی بە هاریکاری ئێمەش دەکوێت جەمهوریەتی ئیسلامی لە بە ڕێبەری قیادەی ئیمام خومێنی
وەختی ئێمە هاتن هەرە دژمن زۆر بی لەوێرە و تقریبا ئەوە دوو مانگی ئێمە لەوێرێنە ئەو منتەقە هەموو پاکسازیکردنە الحەمدولیلا ئێمە ناجح بینە و بەسەرکەتنە بە هەر بۆ هاریکاری ئێمە دەکەن جمهوریەتی ئیسلامی پازدار و سەرباز و تۆپخانە و حتى ئەو وەختێکی هەوە پەیمانجی هات هاریکاری مەکرد ئەرزاق بۆمە ئاوێت و گەلێک هاریکاری مەدەکرد ئەوەی دێن دژمنێ شەری لەگەڵ مەدەکەن تایبەتی دیموقرات جلال طالبانیە و ئەوانەی یە عێراقن و هەمووانێن لەگەڵ شەری دەکرد ئێمە حەزبی دیموقراتی کوردستانی عێراقن بە ڕێهبەری مەسعود بارزانینە و لەگەڵ مەسعود بارزانینە و مەسعود بارزانی ژێک هەر لەگەر جمهوریە ئیسلامیە موافقەتی کە بە ڕێهبەری ئیمام خۆنیمینی لە هاریکاری مستەزعفانە و هاریکاری جمهوریەتی هاریکاری مەیە هاریکاری مەسعود بارزانی پەیامەوە لە بۆ پازدارانی دلێر کە ئێمە هاریکاری مە بکەن و ئێمە هاریکاری ئەوانە دەکەن کە ئێمە هدف ئێمە بچێت بۆ کەم دژمنێ مە کوردی ئیران بزانت قاسملۆ وەختی ئێمە لەگەڵ جمهوریە ئیسلامە هەکە شەڕێمە بکە شەڕێوان دەکرد. ئەم پارچە ڤیدۆیە بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە ئەوانەی لە دیمەنەکەدا دەردەکەون چەکدارانی قیادە موقەتەی پارتی دیموکراتن کە شانەوشانی سوپای پاسداران دژ بە ئازادی خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان دەجەنگێن. جارێ با بپرسین قیادە موقەتە چییە و کێن؟ قیادە موقەتە بریتی بوو لەو سەرکردایەتیە کاتیەی پاش ئاش بەتاڵەکەی مەلا مستەفای بارزانی لەلایەن سەرکردەکانی پارتی و ئیدریس و مەسعود بارزانیەوە دروست کرا تا وەک ڕێکخراوێکی بە کرێگیراوی نزیک لە دەوڵەت نەتەوەکانی سەرڕاسەری کوردان لە هەر پارچەیەکی کوردستان شۆڕشێک خەمڵی دەست بەجێ سەرکوتی بکەن. بۆ ئەمەش ئێمە لە دۆسی ئەم جارەدا و پاڵپشت بە بەڵگە و شایەدەکان ناپاکی ئەم گروپە چەکداریەی سەر بە دەوڵەت دژی شۆڕژگێڕانی ڕۆژهەڵات و گەلی کورد لەو بەشەی کوردستان بەرباز دەدەین. لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی کەوتنی ڕژێمی شاهنشاهی نەژادپەرست و ئازادی شار و دێبوو. بەشێکی مەزنی ڕۆژهەڵاتی کوردستان کەوتووە دەست کورتخۆی. لەو دەمەدا خومەینی فەتوای جیهادی دژ بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو شۆڕژگێڕانەی داوای مافی خۆبەڕێوبەریان بۆ ڕۆژهەڵات دەرکرد. لەم چوارچەوەیەدا سوپای پاسداران و دام و دەستگا چەکداریەکانی ئێران هێرشێکی دڕندانیان بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ کرد. جا قیادە موقەتە شانەوشانی پاسداران دژی گەل ڕاپەڕی و تاکە بەشی ئازادی ئەو دەمەی کوردستان کەوتە جوڵە. قیادە موقەتە تاوان و خوێنڕێژیەکی مەزن لە گەل دەکەن و شارە و شاریش دەدەنەوە دەست کۆماری ئیسلامی ئێران و شۆڕژگێڕان تیرۆر دەکەن. ساڵی 1970 شەهید دکتۆر قاسملۆ لەگەڵ مامۆستا عەبدوڵای حەسەنزادە پەرتووکێک لەمەڕ ئەم کۆمەڵکوژیەی قیادە موقەتە و دەسەڵاتی ئێران لە ژێرناوی خیانەتەکانی قیادە موقەتە بەنەتەوەی کورد دەنووسن و لە چاپەمەنی و ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکرات چاپی دەکەن. قاسملۆ جوڵانەوەی مەلا مستەفا بە جوڵانەوەیەکی دەرەبەگانە ناودێر دەکات و ئاماژە بە پەیوەندیەکانیان لەگەڵ دەستگای هەواڵگری ساواک و حەمەڕەزا شا دەکات. قاسملۆ ئاماژە بەوە دەکات چەکدارانی قیادە موقەتە پێشیان بە چەک و چۆڵ و ئازوخەی پێشمەرگەکانیان گرتووە و دەڵێت گەر شۆڕژگێڕانی کورد کۆمەکیان پێ بگەیشتایە ئەوە چارەنووسی شەڕی کوردستان جۆرێکی تر دەبوو. دوای ئەوەش شەڕ بەربڵاو بوو لە هەموو کوردستان. چەکدارانی قیادە موقەتە لە پێشەوەی هێزە سەرکوتکارەکانەوە بوون. هەروەها جەعفەری کەریمی دەڵێت قیادە موقەتە لە مەهاباد ماڵە و ماڵ دەگەڕان تا هەر ماڵێک گەنجەکانیان پێشمەرگەن بۆ کۆماری ئیسلامی ئێرانیان دەستگیر بکەن. قیادە موقەتە لە دزلی و شنۆ هێرشیان کرد و ناوچەکەیان لە دەستی گەلی ڕاپەڕی و شۆڕژگێڕان سندەوە و ڕادەستی ئێرانیان کردن. لەمبارەوە شەهید قاسملۆ دەڵێت بە کرێگیراوانی قیادە موقەتە بە ناوی ئەوەوە کە دەیانەوێت بچنەوە بۆ ئەو دی و لەشکرێکی زۆریان بەرەو دزلی بەڕێخست. پێشمەرگەکانی ئێمەش پێشیان پێ نەگرتن، بەڵام بە کرێگیراوانی قیادە موقەتە زۆر نامەردانە
لەو دڵپاکیە کەڵک وەردەگرن و لە بەرزاییەکانەوە بە هەموو توانای خۆیان بنکە و بارەگاکانی حیزبی دیموکرات لە دزلی بەردەستڕێژ دەدەن. لە ئاکامی ئەمەشدا 15 پێشمەرگەی ئێمە شەهید و بریندار دەکرێن. بەداخەوە قیادەی موەقەت لەوێش دەستی هەڵ نەگرت، دیسان بە هاوکاری سپای پاسداران و ئەرتەشی جەمهوری ئیسلامی هێرشیان بۆ سەر شنوێ دەست پێ کرد، شنۆشیان دەست بەسەر داگرتەوە، یەکەم کوشتاریان لە خەڵکی شنۆیە کرد. ئەو خەڵکە نە خەڵکی چەکدار، خەڵکی بێتاوانی شنۆیە، چەکدارەکانی قیادەی موەقەت. ئەلێرەدا پێویستە باسی هەڵوێستی شۆڕەجگێڕانە و کوردانە و نیشتمان پەروەرانە یەکێتی نیشتمانی کوردستان بکەم کە لەو کاتیدا لەلا کە قیادەی موەقەت بە هاوکاری سپای پاسداران و ئەرتەشی جەمهوری ئیسلامی شەڕی لەگەڵ ئێمە دەکرد، لەو لاوە یەکێتی نیشتمانی بەدەنگ ئێمەوە هاتن، بە یارمەتی ئێمەوە هاتن و لە شەڕەکان لەگەڵ هێزەکانی جەمهوری ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستاندا ئەو پەڕی فدارەکە هەریان کرد لە ناوچەی سەردەشت لە ئاڵوەتان و ئەوانە هێزێکی زۆریان هات، قارەمانەتی زۆریان کرد، پێشمەرگەیان لە شەهید کرا. کەریم خاڵدار وەک گەواهیدەر و فەرماندەی سەربازی ئەو دەمەی حیزبی دیموکرات لەم بارەوە دەڵێت قیادە موەقەتە سپای پاسدارانیان فێری شەڕی پارتیزانی دژ بە ئازادی خوازان کرد. هەروەها دەڵێت خودی قیادە موەقەتە بە دەسیسەی ئیطلاعاتی سوپای پاسداران تەرمی مەلا مستەفایان لە گۆڕ دەرهێنا و بەمەش گەڕیان بە شۆڕشگێڕانی ڕۆژهەڵاتی کوردستان گێڕا تا پاساو بدەنە کوشتار و سەرکوتی شۆڕشی ئازادیخوازی ڕۆژهەڵاتی کوردستان. پاژەمە ئیدریس بارزانی و مەسعود بارزانی لەگەڵ خێڵەکانی ناوچەکە کۆ دەبنەوە تا بیاندەن بە گشت شۆڕشگێڕانی ڕۆژهەڵاتی کوردستاندا. بە قسەی ئەم پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان قیادە موقەتە دەکەونە پێش سوپای پاسداران و قەتڵ و عامێکی بێئەندازە لەگەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. پاژەمە هاوشانی سوپای پاسداران گەماروی شەڕی شنۆ دەدەن و دوای ئەوەی دەیدەنە دەست کۆماری ئیسلامی. حەمامی خوێن لەو شارە هەڵدەستێنن و لە هەرکوێ ئەندامان و پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی لێبوو بێ هێرشیان کردوونەتە سەر و لە سەردەشت و پیرانشارەوە گەماروی پێشمەرگە دەدەن. هەر پاژەمەش قیادە موقەتە سەیڕەسوڵی بابی گەورە کە بەناحەق بە دەرهێنانەوەی گۆڕی مەلا مستەفا تۆمەتبار دەکرێت لە سلێمانی شەهید دەکەن. پێشتر و لە سەردەمی شای ڕەگەزپەرستی ئێرانیشدا قیادە موقەتە شوێنپێی کادر و پێشمەرگەکانی حیزبی دیموکرات هەڵدەگرن و ڕادەستی هەواڵگری عێراق و ئێرانیان دەکەن کە شەهید سلێمانی موعینی و مەلا ئاوارە لەو پێشەنگانن. لە کۆتاییدا بە پرسیارێکی شەهید قاسملۆ کۆتایی بە چمکێکی ناپاکی ئەم گروپەی گرێدراوی دەوڵەت نەتەوەکان دەهێنین کە دەڵێت قیادە موقەتە لە کاتی هێرشکردنە سەر ناوچە ئازادکراوەکان بە سەرۆکجاشەکانیان وتووە ئێوە تەنیا مەسوولیەتی شەڕەکە لە ئەستۆ بگرن، ئەگینا شەڕەکە ئێمە دەیکەین. دەیشڵێت پێویستە هەموو گەلی کورد و بە تایبەتی کوردی باشوور لە بنەماڵەی بارزانی بپرسن ئایا بەم کارانە کوردی عێراق ڕزگار دەکەن؟ ئەم شارستەی شەید قاسملۆ پێمان دەڵێت ئەو تۆوەی ئەوێ دەمێت دەوڵەت نەتەوە بۆ ناپاکی پەروەردەی کرد. ئەمڕۆ لە بادینان پێش داگیرکەران کەوتووە، گەردوێنێ بۆ عێراق و ئێرانی دەکرد، ئەمڕۆ بۆ دەوڵەتی داگیرکەری تورکی دەکات و بادینانی هەڵژەندووە لە سوپا و چەکداری تونڕە و سەربازی دەوڵەتی داگیرکەری تورک دژ بە کوردستان و شۆڕژگێڕان. بەڵێ سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو دۆسەیە. مامۆستا باست لە پەیوەندی یەکێتی نیشتمانی کوردستان و قیادە موقەتە کرد. لە ساڵ 1970 کارەساتی هەکاری ڕۆدات. ئەم کارەساتە بۆچی ڕوویدا و قیادە موقەتە بۆچی ئەو پێشمەرگانەی یەکێتی شەهید کرد، بۆچی هێرشی کردە سەرەوەن لەگەڵ داگیرکەراندا ڕێکەوت لەو هێرشانەدا؟ ئەو دەم کە ئیتر ئەو بڕیاریان دابوو کە نابێ
جەلاک تاڵەبانی و نۆشیروان ببنە سەرکردەی شۆڕشێکی وەکو باشووری کوردستان و سەرکردەی شۆڕشینە ئەویان بۆ قبول نەدەکرا ئەگەر سەرکردەش هەبێت دوای مەلا مستەفای کوڕەکانێتی بۆیە داتم کە بە تەواوی معنا ئەوەندەی کە دوژمنایەتی ئەو هێزە تازاییان دەکرد ئەو شۆڕشە نوێیان دەکرد ئەوەندە دژایەتی سەددام و حکوومەتەکەی سەددامیان نەدەکرد لە بەغدا ئەمە بوو بە ئەوەی کە چووسێ شەڕی گەورەی لێ قەومە شەڕی سەر سنوورەکانی زەڵێ و مامەندە و ئەو بەشانەی قەندیل و ئەو جارەکانە شۆڕش زۆر زۆر فەقیر بوو ئەوان هاتن لەگەڵ چێ هاوپەیمانیان کرد سەرانی قیادە مۆقەتە لەگەڵ خودی سەرۆکجاش و مستەشارەکانی کە جاشی بوون و دژی شۆڕشی کوردبوون لە تورکیا لە باکووری کوردستان بەداخەوە لەگەڵ ئەو سەرۆک خێڵە دژە کوردانەی باکووری کوردستان کە ئێستاش هەن و لە ژێر عەبا و لە ژێر پۆششی ئاغای ئوردوغاندا دژایەتی شۆڕشی کورد دەکەن دژایەتی گریلاکان دەکەن دژایەتی براکانمان لە باکووری کوردستان دەکەن کە کوردیشن کە هەڵبژارنەکانیشدا بەشداری دەکەن و کورسی باشیش دێنن ئەمانە دۆستی سەرانی قیادە مۆقەتە بوون شۆڕش پێویستی بە چەک بوو پێویستی بە چەک بوو کە دەبوو چەک بێ بۆ ئێرەوە پێشمەرگەکان بێچەک بوون هێزێکی 700 کەسیان دروست کرد بە فەرماندەهی کاک عەلی ئەسکەری و دکتۆر خالید و حوسێن بابەشێخ و زۆرێک لە پێشمەرگەکانی دیکە کە ئێستا زۆریان ماون و قسەیان زۆر لەسەر کردووە ئەوانە ساز بوون ڕۆیشتن بەرەو سنوورەکانی سێ سنوور ئەو سنوورەی کە ئێران و تورکیا و عێراق لێک دەدا لەوێ کە لەوێ ڕابڕۆن بۆ سووریا لەوێ ڕا زۆربەی ئەو هێزە خەڵکانێ بوون کە هاتبوون بۆ پێشمەرگایەتی بەڵام چەکیان پێ نەبوو بەبێ چەک چوو بوون کە لەو سەری تووشی وڵاغ و دار و تووشی ئەوە نەبن کە بۆیان بێننەوە چەکەکان هەر کەسە و چەک دەشانی کاو بێتەوە ئەبەوەیان بربوون ئەو هێزە گەورەیە کەسی بەداخەوە تووشی کەمین و تووشی شەڕێکی لابەلای ئەوان بۆچی چوو بوون و تووشی چ بوون لەگەڵ سەرانی قیادە مۆقەت لەو سێگایی کە سێ سنوورەکە پێکەوە گرێدەدا و لە حەکاری و لە ئەوانە تووشی شەڕێکی گەورە بوون بەداخەوە کارەساتی هەکاری کە قیادە مۆقەتە ئەنجامیدا ئەو هەموو پێشمەرگەیی شەهید کرد کاریگەرەکەی تەنها لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان بۆ وەکو هێز یاخود کاریگەری لەسەر هەمومان دۆزی هەموو کوردان هەمومان بوو مەسەن بۆ خۆم دەمی یەکێک لەو کەسانم لەو کتێبە تازەیەکی یەکێتی دەری کردووە لەسەر وڵاتی شۆڕشە بێچەکەکان لەوێدا باسی مەسەلەن ئەوەی منی تێدایە کە ئەمە چوین چەکمان هێناوە لەگەڵ ڕەحمەتی شەهید نەجۆ نەزمەدین بووی و کایە کە زۆری یارمەتی پێشمەرگە تازەکانی یەکێتی کرد کە مسەلەح بکرێن و چەکدار کرێن و ئەوانە ئێمەش لەگەڵیان بووین بەڕاستی ئێمەش لەگەڵیان بووین و ئەوە بۆ سەرانی قیادە مۆقەتە قابلی قبول نەبوو ئەوە بوو کە هەستان ئەو شەڕە گەورەیان بە ئەو قافڵەیە یەکێتی کرد کە لە ساڵی ڕێک ئەو مانگەیە ئەو مانگەیە مانجی حوتی هەفتا و هەشت لە مانجی حوتی هەفتا و هەشدا ئەو هێزە دەتوانم بڵێم ١٩ تێدا چوو 95 چەند کەسێک هەڵات نوهاتنەوە وەکو کاک ئازاد هەورامی وەکو کاک حامی حاجی غالی وەکو کاک عەلی شیعە شەهید بوو لە سنەی ئەوانە هاتنەوە جەماعەتێک هاتنەوە کاک ملازم عومەروانە هاتنەوە بەڵام ئەوانی دیکە هەموو شەهید بوون یا شەهید بوون یا ڕۆیشتنەوە لە چەند بیرەوەریەکە باس لە دادگاییکردنی ئەوانش دەکرێت کە دەستگیری بەڵێ ئێستا دێمە سەرەوەی بەڵێ ئەگەر باسێک لەوەش ئەو دەیچەند سەرکردەی گەورە گیرا بوون هەر لە سەر سنوورەی مەسەن کاک عەلی ئەسکەری کە مەسئولی و فەرماندەی هەموو هێزەکە بوو کاک حوسێن بابەشێخ و دکتۆر خالید ئەوانە هەر فەرماندەی هێزەکە بوون ئەوانە گیرا بوون و سزنی قیادە مۆقەتەدا بوون کە فەرمانیاندا بە مەلا مستەفای لە ئەمریکایە لە نەخۆشخانە بوو کە ئەوانە گیراون کتبووی ئەوانە پیاوی گەورن ئەو قسەیە دەژێڕنەوە دەڵێن ئەوە جایا ئیدریس کردوێتی یا مەلا مستەفا توێتی ئەوانە پیاوی زۆر گەورن دەبێ بە چەکی زۆر گەورە بکوژرێن
ئەوەیە کە دادگایەک دروست دەکەن هەر لەو گودەی کە لەسەر سێ سنوور بە بەشداری دارا کە هەمان سامی عەبدوڕەحمانە ئەوە ئەمن لە کتێبەکەی کاک عومەر شێخ دەرم هێناوە پشکۆیەک لە خۆڵەمێش کە ئەو دەوێدا بە وروردی ئەو داستانی قیادە مۆقەتە و داستانی کارەساتی حەکاری نووسیوە کە دەبێت چەند کەسێکی تێدا دەبێت وەکو حاکم یەکیان سامی عەبدوڕەحمانە یەکیان سەربەست کە هەمان ئازاد بەرواریە یەکیان سەعید کە هەمان حەمەی کاکە ڕەزایە ئەوی دیکە ئەحمەد کە هەمان دڵشاد میرانە ئەوی دیکە کەماڵ کە هەمان کەماڵ کەرکوچێ ئەوی دیکە سەلیم کە هەمان جەوهەر نامیقا هەژار عەبدوڕەحمان پێداوی سلەیمان غازی زێباری ئەوانە دادگایەکی فەرمایشی دروست دەکەن و هەر سێکیان بە RPG گوایە دەکوژن و گۆڕەکانیشان تا ئێستا معلوم نییە من ئاگام لێبوو لە ساڵانی پێشوو کە تازە حەدیمی کوردستان دروست بووانە ماڵی کاک عەلی ئەسکەری حەولێکی زۆریاندا لە تەریق مەسعود بارزانیوانەوە کە کاکە تازە کوژراون هیچ نەبێ گڵکۆکەی بابێنینەوە لە شوۆیە گڵکۆکان ئەوەشیان بۆ نەکردن و ئەوانە مامۆستا باسمان لە قیادە مۆقەتە کرد کە چی بەسەر باشووری کوردستان هێنا بۆ هێزەی چۆن تەفروت و ناکرد باس لە پەیوەندی قیادە مۆقەتە بکەین بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باش ئێمە ئەزانین باش بەڵێ قیادە مۆقەتە لە دوای بڵێن شۆڕشی ئێران لە 1970 گەلانی ئێران هەوڵەدەن بنەماڵەی بەرزان و با بڵێن ئەوانەی کە بە لەگەڵ ئەوان نبوون لە ڕۆژهەڵات لەو ناوچانە دەربکرێن بەڵام خەڵکی وڵات پارێز و شۆڕژگەی ڕێو ناوچەیە ڕێگە بەمە نادەن بەس پەیوەندی ئەوان بکەین و ئەو کەسانەی لەلایەن ئەوانەوە شێت کرا کێ بوون و پەیوەندی ئەوان لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی ئێران چۆن لە ساڵی 75 کاتێک شاکوتی دێ من دیفاع لەوە ناکەم ئیتر ئەمن ناتوانم مزاحمی عێراقی بم و مزاحمی ئەوە پەیمانمان هەیە لەگەڵ سەدامی ئەو دڵی خۆیدا دڵ حتان بە قسەم ناکرد بەڵام بە قسەیان کرد دا لەوەی گەڕی هات کوتی کاکە جەماعەتی ماڵی مەلا مستەفای خانەوادەکانیان ئەو چەند سەگداری کرد لەگەڵیانە لە کەرەج و ڕاژان و دزە و زێوە و ئەو ناوچانەی شکاکان و بەشێکی دزڵی مەریوان و ئەوانە و لە کارێت جیا کردەوە لەوێ دانیشتن تەبعەن نەسریەکی بۆ بڕینەوە نەسریەکی بۆ بڕینەوە کە ئەمن ئەوەی کە بیستومە لە کەسێکی نزیک کە لە حکوومەتە تازەکەی ئێرانە ئیمام خومینی کە هاتە سەرکار لە کابینەی ویدا کار بەدەستێک بوو ئەو بۆی جێڕاومەتەوە ئەو نسریە تقریبا 5 میلیۆن تمەنی ئەو زمانی و 5 میلیۆن تمەن زۆر بوو ئەو دەم دۆلارێک بە 7 تمەنی بوو بۆی کە بینەر بزانێک کە تمەند چ بوو ئەو دەمی ئەو نسریەیان هەبووە کاتێک لە ناکاو جێژەڵوکەیەک دروست دەبێ و شۆڕشی ئێرانی هەموو عالەم دەگرێتەوە و شا هەڵدێ و لە یەک شوێنی ئەم دنیایدا شوێنێک نەبوو تارەکەی لێ بنیشێتەوە ئەی معلوم دەو دەمەدا کەس ئەوانەی لەبیر نییە لە ڕاژان و لە کەرەجێ ئەوانە مانگانە و ڕۆژانە خەرج و مخارجیان هەیە و مەسروفاتیان هەیەوانە پارەکەی خۆشیان نابێت دادەن بە کەس هەروەکو ئێستا ئەو هەموو پارەیە هەیە ئەم هەموو سەروەتە هەیە بەڵام معاش نادەن ئەوەی خۆمانە ئەوە ئەینی شت لەوەشدا ئەو هەموو پارەی کە بربوویان لە شۆڕشی ئەیلول دیسانەکانە ئەوە نابێت بێ دەستی لە بدرێت شا مانگانە دەمانداتێ 5 میلیۆن تمەن ئەو 5 میلیۆن تمەنە قەتع ببوو برادرەکەم جێڕایەوە کوتی ئەمن جێگری وەزیر بووم لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە تارانێک کە یەکەم سەرۆک کۆمار کە دانرا بنیوی بنی سەدر دانیش بووین کوتی سکرتێرەکەی هات کوتی ئەوە ئاغای بەجۆی کوتی ئاغای بارزانانی لە دەرەیە ئەویش بە فارسی بابێتە ژوورێ 5-6 وەزیر دانیش بووین کوتی بابێتە ژوورێ کوتی ئەمنی نەناسی کوتی قوربان ئێمە لە 75ەوە لە وڵاتەی نیشتەجێین و پەنابەرین شان نەسرەیەکی بۆ مەداناوە ئێستا شان نەماوە ئێمە چ بکەین لەگەڵ ئەو بیل لە تەمانەوە مە خەڵکێکی زۆرمان لەسەر شانە و دەبێت مخارجیان بدەین و چی ئەوانە کوتی بنی سەدر زۆر فێڵباز و ڕێوی بوو
کوتی قوربان ئێمە ئێران شت بە بەلاش بۆ خەڵک ناکەین ئێمە تازە حکوومەتێکی ساواین ئەتۆ دەزانی زدی ئینقلاب زدی شۆڕش بە ئێمەیان دەکوێت دموکرات و کۆمەڵە ئەوە لە شنۆ و لە مەریوان و ئەوانە ئەوە تا لە جوان ڕۆوانە ئەوە وڵاتیان خراپ کردو و دانوێت حکوومەتەکەمان بڕوخێنن حکوومەتە ساواکە ئیمام خومینی بڕوخێنن دەی ئێمە پاسدارەکەمان هەمووی گەنجن هەمووی جوانن ئەوان هیچیان پێ ناکرێت لەگەڵ ئەوانە بەڵام ئێوە چەندین ساڵە تەجروبەی پێشمەرگایەتیتان ئەوانە ئێوە پێیان دەوێرن ئەتۆش کاکە یارمەتی چێمە بکە ئێمە ئیسلام بۆ هەموو دنیاە ئیسلام بۆ ئومەتی هەموو دنیاە کوتی ئیدریس وتی چەشم بە چاوان کوتی چمان بۆ دەکەی کوتی دەبێ ئێمە بەسەر چاو ئێمە نەسریەکەتان ئەر ئێستا بیبە لەگەڵ خۆت تی سکرتێرەکەی بانکە کوتی کاکە لەو داوە مانگانە 5 میلیۆنی نەسریەی قەدیمیوانە هەر وەکو قەدیم بنێرە لەگەڵ بەنیستە دریش لەوێ سازان کە ئەوانیش بچن ئەو هێزەی کە چەند ساڵە لە ئێرانە دانیشتون و دەخۆن و دەنون بڕۆن کاکە یا شەڕی کوردەکانی باشوور دەکەن وەکو قیادە موقەتەی کە لە حەکاری کردیان بچن دموکرات و کۆمەڵم بۆ سەرکوتکە کۆمەڵە و دموکراتم بۆ سەرکوتکەن ئەوە بوو بەڵاو بووەوە ئەو دەمی ئێمە چالاک بووینەوە من بۆ خۆم کۆمەڵە بووم و دەهاتم و دەچووم و ئەوانە ئیتر شەو و ڕۆژ دەمانزانی کە قیادە موقەت لە فڵان زادەی خانێ و سەردەشتێ شەڕی پێشمەرگە دەکات لە دزڵی شەڕی پێشمەرگەی دەکات لە تەرگەوەر و مەرگەوەر شەڕی پێشمەرگەی دەکات و ئاخرێکی شنۆ تاقە شارێک مابوو کە بەدەستی پێشمەرگەی ڕۆژهەڵاتەوە بوو شنۆشیان لێ ئەستاندین بە هێزی قیادە موقەتە ئەمە دژایەتێکی زۆر قورس و قایم لە نێوانی باشووری کوردی قیادە موقەتە و ماڵی مەلا مستەفا و دموکرات و کۆمەڵیدا دروست بوو ئەو جزوەیە کە زۆر کۆنا ئەمە فتۆکۆپیم کردووە هەر لە قەدیمەوە لە لامە ئەوە یەکێک لە نووسراوەکانی ئینتشاراتی حیزبی دموکراتە ئەگەر کامێراکە بتوانێت بێتە پێشەی نیشانی بدا ئەمە جزوەیان بڵاو کردەوە جەنابی دکتۆر قاسملو و جەنابی کاک عەبدوڵڵای حەسەنزادە کە دوایە ئەو بوو بە سکرتێر پاش دوای دکتۆر شەرەفکەندی ئەوە لە ساڵی 82 بڵاو بۆتەوە کە خیانەتەکانی قیادەی موقەتە بنەتەوەی کورد دێرەدا 150 لاپەڕەیەکە ئەدە و نامیلکەیدا بڵاو بۆتەوە کە کاتی خۆی ئینتشاراتی حیزبی دموکرات بڵاوی کردەوە کە دیارە تۆزێکیش ڕەش بووە ئەوە ئەڵتا بۆ بینەران بزانن کە ئەو جزوەیە من بیستومە کە تازە بۆتەوە و تایپ کراوەتەوە و لە تۆڕی کۆمەڵایەتی و لە تۆڕی ئینتەرنێت توشتیوا بەردەستە بە نێوی قیادەی موقەتە و خیانەتەکانی بەنەتەوەی کورد زۆر باش ئەمە دێرەدا ئەو شەڕە لە بینی قیادەی موقەتە و ئەوەی کە درۆیە دەیکەن دەڵێن هێز هەیئەتی گفتوگۆ لە تارانەوە هات بۆ مەهابەت لەگەڵ مامۆستا شێعزەدین لەگەڵ کاک فوادی مستەفا سوڵتانی لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو لەگەڵ ئەو سەرکردانەی کورد ئەو کاتی کە بەرچاو بوون کاک سەلاحی موحتەدی ئەوانە هەموو لەو گفتوگۆیەدا بوون کە لەگەڵ هەیئەتی مفاوەزاتی تاران و کورد قسەیان دەکرد لەوێدا شتێک بە ناحەق بڵاو بۆتەوە کە گوایە کورد کتوویەتی ئەو هەیئەتە کە کوردی عێراق لە ئێران بچێتە دەرێ شتی وان نییە ئەلەو مادەی هەشتە کە ئاخر مادەی حەوت مادەیان پێشکەشی تارانێک کرد لەسەر زمانی کوردی لەسەر خۆ بەڕێوبەری خۆجێیی خۆ ئەو شتانە ئەو مادانە ئێستا وەختی ئەوەی نییە یەکێک لە مادەکانی ئاخر کە فشاری گەنجەکان بوو فشاری ئێمەمانان بوون کە بابە ئەو سەرکردانەکە کارە ساتی حەکاریان قەوماندووە لێرە چ دەکەن لە نەغەدە و لە خانێ دێن و دەچون پێشش بەکرێگیراوی شابوون بەکرێگیراوی شابوون و ئێستاش بوونە بەکرێگیراوی مستەشار و جاشەکانی تورکیەی لێرە چ دەکەن ئێستا شاتون شەڕی ئێمە دەکەن کە ئێمەش ناشارەزا بووین ئێمەش تازە ببووینە پێشمەرگە ئێمەش ئەو تەجروبەیەمان نەبوو ئەوان تەجروبەیان نەبوو لە چ لە هێزی لەش و لار و ئەوانەوە لە ڕێگا ڕۆیشتن و ئەو شاخ و شێوماڵکردن و ئەوانەدا زۆر لەمە لە پێشتر بوون چەکدارەکانی خیادە موقەتە ئێمە پێشمەرگەی تازە هەموو قەڵەم بەدەست هەموو لە زانکۆ و مانکۆکانەوە هاتبوون پێشمەرگایەتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان چ پێشمەرگەی کۆمەڵی چ پێشمەرگەی حیزبی دموکرات ئەو شەڕ نابرابرەیان تووشی ئێمە کرد و بەڕاستی هێزێکی تەواویاندا بە ئەو هێزە تازەی کە
ئەوانیش تەکوتوک لە ڕێگای ئیمامدا لە تاران و لە شیراز و لە ئیسفان دروست ببوون، دوایە ناویان نان کۆیان کردنەوە، ناویان نان سپای پاسداران. یعنی سپایەکی گەورە دروست بوو بە سەرپەرشتی مستەفای چەمران کە کەسێک بوو کە لە لوبنان وانە شەڕی کردبوو، شەڕی فلستینی کردبوو، هاتبووە ببوو بە فەرماندەی هێزەکانی خومینی و لە پاوە و لە نۆسود و لە جوانڕۆ شەڕی بێبزایانیان لەگەڵ کوردیەوە کرد. دەبە ئەوەندەی بڵم کە ئێمە ئەو کاتی لە ناو مەجلیس و شتیوادا بڵاو بووە کە هەیئەتی نمایندەجی کورد داوا دەکا کوردی عێراق بچێتە دەرێ. نەخێر، ئەوە درۆی مەحزە. کوردی عێراق لەگەڵمان تێکەڵ بوون هەر لە زمانی پێش قازی محەممەدیشەوە. خەتیش کوردی ئێران بابی من دایکی من نەیکتۆ عێراق یا باشوور یا نازانچە نازانیەوە باشوور چشە، باشوور وشەیەکی زۆر تازەیە. هەردایان کوت ئەو دی و براکانمان لەو دی و لەم دی و لەو ئەمە درۆیەکی شاغدار بوو کە کردیانەوە دەمی کورد داوای نەکرد کوردی عێراقی دەرکەن. نەخێر، کورد داوای کرد بە سەراحەت تێیدا لە هەژمادەکەیدا سەرانی قیادە موەقەت، سەرانی قیادە موەقەت نەمێن ئەوانانی کە بۆم خوێندنەوە. ئەو سەرانی قیادە موەقەتە، ئەو حیزبە تازەیە کە بە ژێر ناوی پارتی دموکراتی کوردستان قیادەی موەقەت سەرکردایەتی کاتی دروست بوو، ئەوان بڕۆنە دەرێ. ئەمە کفر نەبووە، ئەوە داوایەک بوو کە بەڕاستی کۆمەڵانی خەڵک دەیکرد ئەو زمانی، چونکە ئەو سەرکردانەی دەدیت کە چ دەکەن لە شنۆ و لە ڕاژان و لە دزڵی و لە جوانڕۆ بە تایبەت لە مەریوان کاکە کێشەیەکی گەورە ئێستاژ ماوە دەیان بیرەوەریژ نووسراوە لە سەرویکە لە مەریوان ئەوە قیادە موەقەتە بوو کوردیشکاند. لە شنۆ ئەوە قیادە موەقەتە بوو کوردیشکان، لە دزڵی ئەوە قیادە موەقەتە بوو کوردی ئێرانیشکان. جا بۆیە ئەمە قیادە موەقەتە ئاوا دروست بوو. دواتر هاتن ئیتر دوایەوەی کە شۆڕش لە ئێرانە وردە پەرەی گرت و ئەودا شۆڕشی پێشمەرگەی دموکرات و کۆمەڵەش پەرەی گرت و ئەوان کۆنگرەیەکیان کرد لە دەیەک بنێوی ڕاژان لە شمالی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئیتر ئەوجا بە تەواوی ماڵی مەلا مستەفای بەڕەسمی کوڕەکانی ئیدریس و مەسعود بوون بەوە بە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و لەو کاتەوە بناوی قیادەی موەقەت ئیژ ناکەن و بناوی پارتی دموکراتی کوردی عێراق ئیش دەکەن. زۆر باشە مامۆستاگیان، حتمما تۆ باسی خیانەتەکانی قیادە موەقەتەوە کرد لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانیشەوەی کە وەکو بە کرێگیراوی دوژمنان کاریان کردو بە فیتی دەستگا هەواڵگریەکانی دوژمنان. باس وەکو کۆتاپرسیار باس لە گرنگی ناوچەی سێسنوور بکەین، ئەو ناوچەیە کە کارەساتی هەکاری تایەدا ڕوویدا. ئەو ناوچەیە هەمیشە بۆ دایکەران گرنگ بووە، هەر کاتێ شەڕ لەو ناوچەیە بووە با بڵێن ئێران، عێراق، تورکیا و هەموو دایکەران ئیمپریالیستەکان کۆکن لەسەر ئەوەی کە دژایەتی شۆڕش بکەن لەو ناوچەیەدا. لە ئێستاشدا ئێمە ئەبینین بە هاوکاری پەدەکە هێز هاتوۆتە ئەو ناوچانە دەیەوێت ئەو ناوچانە کۆنتترۆل کات. بۆچی پەدەکە هەمیشە هاوکاری داگیرکەرانی کردووە بۆ کۆنتترۆلکردنی ناوچەی سێسنوور. ئەخۆ ناوچەی سێسنوور چی گرنگێکی بۆ دوژمنەیە و هاوکات باسەوەش بکەین پێویستە کورد چی بکات وەکو ئەوەی ڕێگریەک لە هێڵی خیانەت بکە کۆتایی بەمە بێن. وڵا پرسیارێکی زۆر ئەوەیە زۆر باشە بەڕاستی ناوچەی ژیۆپۆلیتیک و استراتیژی هەکاری داڵانپەڕ ئەو ناوچانە یەکجار گرنگن لەباری عەسکەری، لەباری سیاسی، لەباری جاش. بەداخەوە یەکێک لەو چەمکانەی کە هەرگیزا و هەرگیز تا ئێستا کە من تۆ دانیشتون قسە بکەین کە نەیهێشتۆ کورد بە نەوایە بگا، کورد بە سەروەرێک بگا، کورد بە خاوەن ئیرادەی خۆی بگا، نە عێراق بۆ نە ئێران ڕاستە ئەوانە شەڕی ئێمەیان کردووە، بەڵام ئەوەی کە بۆتە باعیسی سەرەکی ئەوەی کە ئێمە هەمە عەدەل شکست بێنین جاشی ئەم سێ وڵاتەی بۆ تۆ بڵە چوار وڵات ئەمانە توانیویانە دوژمن لەوێ کۆیان کاتەوە. ئەم شوۆنێکە لە ماوەی 24 سەعاتدا جەنابەت دەتوانی مەفرەزەیەک دروستکەی بینەری بۆ خراپکاری، بینەری بۆ ئاژاوە، بۆ عێراق، لەوێ ڕابینەری بۆ ئێران، لەوێ ڕابینەری بۆ تورکیا. بۆیە منتەقەیەکی یەکجار استراتیژیە، یەکجار و لەباری سیاسی پۆلیتیکیشەوە هەر سێک دەوڵەتەکە
هەر لە زمانی زووی کۆمەڵی ژێکافەوە کە کاتی خۆی ئەوانیش چوون لەوێ مەسەلەن کۆبوونەوەی سێستنور کرد لە ئەسڵ داوانە شتم لەسەرەوەی نووسیوە بەڵام لە ئەو سێ کوچکەیە ئەو کوچکەیە کە هەر سێکان پێکەوە وەسڵ دەکا ئەو سێ پارچەیە ئەوە لەوێ لە چیای داڵانپەڕ کە گوایە کۆبوونەوەیان کردووە کۆمەڵی هیوا و کۆمەڵی ژێکاف ئەمە جێگایەکی گرینگە هەر لە کۆنەوە ئێستاش ئەوە مێژوویە و تێکرار دەبێتەوە هەر لەو ناوچوان لەو ناوچانەوە ئەوە تا ئەوە دەبینی تورکیا هاتۆتە ژوورێ ئەتۆ دەبینی ئێستا کونێ ئەوە بە تەواوی هێز بە تەواوی قووەتی جاشەکانی باشوور و جاشەکانی باکوور خۆشبەختانە ئەو دەفعی ڕۆژهەڵاتی تێدانێ هاتوون چ دەکەن شەو و ڕۆژ شێو ماڵێ دەکەن بە درۆن بە کیمیایی لە ئەشکەوتەکان دەدەن بە هەرچی هەیە بە فانتۆم و بەجێت و بە هەنوای تارەکە ئێستا ئەوە شکور خۆشبەختانە چەکێکیان دۆزیەوەتە بە دژە درۆن گریلاکانی باکوور هاتوون ئۆجارەکانە بە جێت و مێت و شتیوا دێن خاچی عێراقە دەبڕن کە ئەوە دەبەوە ئاخر ئەگەر دوژمنی ناوخۆ نەبێت چۆن تورکیایەکەم کوردیش نازانێم چۆن دەتوانێت ئەم هەموو دەسەڵاتەی لە شارێکی وکو کەرکووک و لە شارێکی وکو هەولێر و سلەیبانی بەدەست بێنێت بەڵێ یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانەوە دەیە بە خۆمان دابچینەوە و دەیە بە ڕۆشنبیری کورد دابچینەوە ڕۆشنبیر تۆ چ دەکەی ئەوە تا ئێستاوە 15 شەوە ئەم هەڵاوگرمەیە لایەکی خاچی بادینان و شمالی باشووری کوردستان ئەوە داگیر دەکرێت ئەوە هاتوون بە پۆستاڵەوە بە تانکەوە بە تۆپەوە کاکە داوای هەویە دەکەن لە هاوڵاتی باشوور داوای هەویە دەکەن ئەدەم تەعەڕوز دەکەن لە هاوڵاتی بادینان ئەتۆ کابرایەک لە ئەنقەرا و لە چۆڕە هاتووی ئەتۆ چۆن داوای ئەدەم تەعەڕوز و هەویە دەکەی لە هاوڵاتێکی باشووری بەداخەوە هێزەکانی باشووریش ئەم دەرفەتە زۆر بێدەنگ بوون باشووریش زۆر بێدەنگ بوون ئەمە گلەیەکی گەورەم لیان هەیە کە ئەوان تەکلیفی خۆیان معلومە دەیکەن و نایکەن بەڵام ئایا هێزەکانی دیکە هەرێمی کوردستان تەنیا پارتی نییە هەرێمی کوردستان عیبارەتە لە 4-5 هێز کە دە حکوومەت دابوون دیارە ئیسلامیەکان چوونە دەرێ بەڵام گۆڕانیشی تێدایە یەکێتیشی تێدایە پارتیشی تێدایە ئەوان دەبێت دەنجێنەکەن ڕۆژنامە نووسەکان ڕۆشنبیرەکان دەبێت بێن بڵن کاکە ئەوە تعدایەکە لە دایکی نیشتیمە بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە هیوای سەرکەوتنی شۆڕشی کوردان و کردنەوەی یەکجاری داگیرکەران زۆر سپاس مامۆستاگیان بۆ دەرفەتە هیوادارم سپاس بینەرانی هێژە لێرەداتینە کۆتایی بەرنامەی ئەم جارمان تا بەرنامەیەکی تر هەشاد بن.